ئێمە وەک قوتابخانەی فەڕەنسی دانیال میتران ماوەی هەفتەیەکە بەشداریمان کردووە لە پرۆژەیەکی هونەری لەگەڵ دامەزراوەی ویم فاوندیشن لەگەڵ کۆمەڵی خوێندکار و بە سەرپەرشتی کۆمەڵێک کەسی زۆر بەتوانە و بە ئەزمون. کۆرسەکە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چووە، توانیویانە شتی زۆر نوێ فێر ببن مناڵەکان لە ڕێم جۆرە خولانە و لە ڕێی ئەم دامەزراوەیەوە توانیمانە ئەوە ببینین کە ئەمان ئەتوانن جیلێکی جوان دروست بکەن کە گرنگی بە هونەر بن لەبری ئەوەی کە دابنیشن لەسەر تابلێت و کۆمەڵی شتی ئەلکترۆنی سیر بکەن لەسەر فێری هونەرە بن، شتی تازە فێرە بن و پیشاندانی ئەو وێنانەی کە لەلایەن کەسی بەتواناوە کراوە مناڵەکان نەتوانن فکرەی لێوەربگرن. زۆر سوپاس بۆ ویم فاوندیشن و بۆ ئارتفرۆش کە توانیویانە هاوکاریکی باش بە مناڵەکان بگەێنن، توانیویانە هونەر بناسێنن، وێنە کێشان بناسێنن و توانیویانە هونەر خۆشەویست بکەن لە دڵی مناڵەکانە کە زیاتر گرنگی پێبن. لەگەڵ ڕفیقەکانم بەشدار بووین، هەمومان ئیشمان کرد بەیەکەوە لەسەر شتێکی زۆر جوان. ڕسمین زۆر نوعی جیاوازمان کردووە، ئەمە هەموو ڕفیقەکانیشم بێن بۆ ئێرە لەگەڵم. I did sketching, painting, and art in general, mostly abstract. And my favorite was sketching that we did in the first day that we came here. I loved all of the things we did, but my personal favorite was the sketching on the first day. And the last day we did like painting on a very, very big board.